زیادە 4 ملیۆن پەنابەر لە تورکیادا دەژین. پاش قەیرانی گەورەی کۆچی ئاوارەکانی سووریا و ناوچەکانی دیکە بەرەو خۆرئاوا، ئەو وڵاتە چەندین ساڵە پردی پەیوەندی گواستنەوەی کۆچبەران بووە بەرەو ڕۆژهەڵات و ڕۆژئاوای ئەوروپا. بەڵام ڕێککەوتنی گەورەی نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا و تورکیا بووە بربەستێک لە بەردەم لێشاوی کۆچدا. بەڵام هێشتا تورکیا پردیمانەوە و پەڕینەوەی کۆچبەرانە. خەڵکانی زۆر ئەوانەی کەوا لە یوێن ناویان نووسیوە 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ تا 10 ساڵ من بینیومە لێرە هەن 11 ساڵ بینیومە لێرە هەن ئەوانچەوە بە قاچاق خەڕنەوەی سە بڕۆ لە ئستانبولا هەمووی لەبانەوە خیابانە گشتی خەوتووە، یعنی بە یەکمان لە ئستانبولا خەوتون لەبان جادە و شەقامە. زۆربەی پەنابەران بە گشتی لە تورکیادا لە ناو کەمپەکاندا دەژین و ئەوانی دیکەش لە شارەکاندا کە لەلایەن حکوومەتی تورکیاوە ڕێپێدراون. کاروباری پەنابەران بە گشتی لە وڵاتەدا لەلایەن نەتەوەگرتوەکان و کۆمەکی وڵاتانی یەکێتی ئەوروپاوە جێبەجێ دەکرێت. داخەوە خوب هەندێک ئەلان شێوازەکەی کە کۆمیسارای عالی پەناهەندەکانی سازمانی ملل یەک زۆر درەنگ دەنێرێتە مساعبەیەسی و کە بتوانێت قبوڵیت پێ بدا یا گەر مساعبەشی کە دەگەڵ کردی بەداخەوە زۆر 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 درەنگ جواب دەداتەوە کە ئاجاچە پەنابەرە کوردەکان چە ئەوەی فارسەکان یا ئەفغانستانەکان بەئێستا ئەوانەی ئەفغانەکان بەداخەوە ئەلان جوانگێرە و کێشەیەکی زۆر هەیە کە ئەلان زۆرتری پەنابەرەکان چاوەڕوانی وەن کە بنێن بۆ وڵاتی سێوم کە دوایەوەی کە ئەسڵەن وڵاتانەکە داخران خۆ بە زۆربەی وڵاتانێکی وەکو ئامریکا و کانەدا و ئوسترالیا یا هەندێک کشوەرای ئەوروپایی کە پەنابەریان وەردەگرت بەداخەوە ئەوروپایەکان کە تا ئێستا لە چەند ساڵی ڕابردووە هیچ پەنابەرێکیان لە تورکیەوە وەرنەگرتووە. کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا هە لە ساڵی 2007ەوە 72 پرۆژەیان بە بڕی 3 ملیار یۆرۆ بۆ تورکیا پێشکەش کردووە، بەڵام هێشتا نەتوانراوە ڕەوشی پەنابەران باشتر بکرێت یان بەر بە کۆچ بگیرێت. شتێ وام نەبیستووە تا ئیسە یارمەتیە وەشمیان نەداوە یەکتانە کزلای کارتمان پێدەن دوایجە من هیچێکم نەبیستووە. هاوکات باز لە ژیانی خۆی دەکات و دەڵێت بۆ ئەوانەی کەوا خانەوادەن هاتوون باز کەمێک باشترە چونکە لێرە جۆرێکە نازانم چۆن بێشم درۆستیش نییە بێژم خاص ئەو فەرەنگە جێ نەکەوتیە بۆیان مەسەڵەن من ژنێک تەنیام جۆرەتر تواشای من نەکەن. من کێشەی زۆرم بۆ پێش هاتیە بەخاطرەوە ژنێکە لێرە تەنیام یانێ تەجاوز بە ڕۆح و ڕەوانم کریاوە فقط بەخاطرەوە ژنێکە تەنیا مێژن تۆڵی پێ پارە تێریت و نازام چۆن ژیانەکەیت و دوایچە پەنابەرەکان ئێمە گشتوان وەکو یەکوان فقط تەنیا خاسیکی ئەوانەواتەک خانەواتەکەیانە هاتیین هۆشیانە بەیەکە و بەڵام کەسێکە وەک من تەنیاستە ناڵگایە زۆر سەختە. گرفتی کار و دابینکردنی بژێوی ژیان و خوێندن و تەندروستی گرفتە گەورەکانی پەنابەرانن لە تورکیادا بەگشتی. لە بواری سەلامەتی و ڕوحی و ڕەوانیەوە پەناهەندە نیە بڵێ تووشی کێشە و نەخۆشی دەرونی یا نەخۆشای جوراجور کە لەسەر و فشاری عەسەبیە و ئەوانە کە بەسەریاندادێ تووشی نەخۆشایەکی سیر و سەمەر دەبن کە لێرە بۆ بواری منداڵی مەدرسە کە بتوانە بچێتە مەدرسە بەڵام خۆ تا مەقتەعێک دەتوانن بچێتە مەدرسە کێشەش نییە بۆ ئەوە خۆ سازمانی ملل یا دەوڵەتی تورکیەژەوە لە هاوکاری دەکات بەڵام تا مەقتەعێک لەوە زیاتر ناتوانانی بخوێنی یاگەر بشوێنی هێندێک ئەو شتێکە تۆ پێویستە پێخۆشە ئیدامەی بدەیت بتوانانی کاری لەسەر بکەی خۆ دەوڵەتی تورکیا ئیزازە نادات و هێندێک ڕشتە هەیەکی کە بۆ خۆت پێخۆشەوە ئاواتەخوازی بیخوێنی بۆ واری کارکردن ئەلانی شوێر وەکو ساڵانی پێش و کارکردن هەر لێرە دیسان هەر مەمنوعە قاچاقەیەکە زۆرتر پەنابەرەکان بە قاچاق کار دەکەن بۆ خانمێکیش گرفتەکان گەورەترن بۆ مناڵەکانمان باشترن کێشەیان نییە بۆ مەکتەب وشتە بەڵام بۆ خۆمان ئێمە ناتوانین هیچ یعنی لێرە هیچ هویەتێکمان نیە مەس ناتوانین بڕین مەسایسە من 2 ساڵ و نێمە لێرە لە جێ خۆمان وێسیاوم هیچ کارێکم نەکردووە نەمتوانی هیچ پیشڕەفتێ بکەم بە شوێن کارێکا بچم بە شوێن نازانم دەرسا بڕم هیچ کارێک ناتوانم من بکەم چونکە لێرە من پەناجوم حەقەوەمە نییە ئیسە بڕم دەرس بخوێنم یا ئێدامە بەم حتا مەسەڵەن من ئیسە شۆغڵم خەیاتی ناتوانم دوکانێ بۆ خۆم دانما سەرباری خراپی ژیان و گوزەرانی پەنابەران هەندێک لە پەنابەرانی ئێران مەترسی لەسەر ژیانیشان هەیە ئەو کێشەیەکە وەکو بەئێستا هەڕەشەکردن وەکو کوشتن وەکو زۆر تەهدیدکردن لە وانیشی کە لە تەرەف جەمهوری ئیسلامی ئێرانەوە ئەلانیش بە هەندێک جۆرا و جۆری دیکە فقط شێوازەکەی گۆڕاودەنا ئەو شتە هەر هەیە لە چەند ساڵی ڕابردوودا مەسەڵەن لە مەرکەزی کشوەری تورکیەدا خۆ بۆ نەفەر هەبووە کوژرا و تڕۆڵ کرا و هیچ کەسیش کە نەیتوانی تڕۆڵچەکان دەستگیر بکایە
ئەو نەفەر بکوژراوەکان بەئێستا بتوانێت بیانگرن. خۆ لێرەش ئەمە ئەو شتانە بە زۆر هەر هەیە. ئەم مەسەڵەن چەندین مانگ لەوەی پێش کە ماشێنای نیروی انتیزامی ئێرانی ئەوەی کە بە لیباس شەخسی و دەهاتن لە نێو شاری دەگەڕان بۆ خۆیان بە جوانی دێن و دەچن کە هیچ کەس ناتوانێت پێشیان پێ بگرێت یا حداقل نایانگرن. سەختی دابینکردنی بژێوی ژیان و مانەوە لە تورکیادا وەک پەنابەر لە ئەستۆی نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوە جیهانیەکاندایە کە بایەق بە پەنابەران دەدەن، بەڵام هیچ یارمەتیەکمان نادرێت. مەسەڵەن من انتظار مەسەڵەن سازمان حقوق بەشەر یارمەتیەکم با هیچ یارمەتیەکمیان تایسەر نەداوە. مەسەڵەن تقریبا 4 مانگەمەوە بەروو زەنگمدا بۆیان وتم بنایسە ساوی ماڵەکە منی کردوەسە دەرەوە کێشەی فرام هەست کار نییە، ئێوە حداقل بۆ کەم پێ یا شتێ جۆری حمایەتم کەن. بە هیچ شێوەی حمایەت منیان نەکردوە تایسە. لە کاتێکدا نەتەوەی گرتوەکان بۆ ساڵی 2010 داوای زیاتر لە 512 ملیۆن دلاری کردبوو ڕاپەڕاندنی کاروباری پەنابەران و ئاوارەکان لە جیهاندا. ئەمە بێجگە لە یەکێتی ئەوروپا و ڕێکخراوەکانی پەنابەران، بەڵام بارودۆخی پەنابەران لە جیهاندا ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپی دەڕوات. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.